بۆ ئازاد 1970 بەرادەران ئاگادار بکەرەوە حوتی ماڵی زەماوەند بکە. لە ڕۆژی حوتی ئازاری ساڵی 1991 جەماوەری شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانی هەروەک پیشەی هەمیشەیی کە بەردەوام مەڵبەندی ڕۆشنبیری و شۆڕژگێڕی و خەبات و قوربانیدان و کوردایەتی بووە بەهۆی تووڕێی و بێزاری دانیشتوانەکەی لە دەست زوڵم و زۆری حیزبی بەحسی لە ناوچوو کە بەردەوام هەوڵی سڕینەوەی کولتور و فەرهەنگ و مێژۆکەی داوە بە بەشداری و ڕێنمایی ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزە شۆڕژگێڕە کوردستانەکان هێرشیان کردە سەر دەستگا داپلۆسەنەرەکانی حیزبی بەعس و لەو ڕاپەڕینەدا لە 2 ڕۆژدا سەرجەم شارەکەیان لە دەستگا سەرکوتکەرەکانی ڕژەمی بەعس پاکردەوە و بەوە شاری سلێمانی بووە سیمبولی ڕاپەڕین و دەستپێک بۆ ڕزگارکردنی شارە گەورەکانی کوردستان لە دەست زوڵم و زۆری بەعس یەکەم گەورە شار بوو کە تەپڵی سەرکەوتن و ئازادی تێیدا لێدرا و مژدەی سربەخۆیی و سەرفرازیان بە گەلی کورد گەیاند. سەرخستنی ئەو ڕاپەڕینە سەرتاسەریە کە هێزەکانی بەرەی کوردستانی بە گشتی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی داینەمۆی سەرهەڵدانی ڕاپەڕینەکە بوون لە ئەنجامی یەکڕیزی گەلی و کورد و یەکهەڵوێسی کۆمەڵانی خەڵک هاتە ئاراوە دژی ستەم و زۆری ڕژەمی بەعسی داگیرکەر کە بۆ چەندین ساڵ بە زەبری هێز و بە شێوەیەکی زۆر دڕندانە سەرقاڵی سەرکوتکردن و کوشتن و ئەنفال و کیمیابارانی گەلی کورد بوو. ڕاپەڕین وەرچەرخانێکی مێژووی گرنگ بوو لە مێژووی خەباتی ڕزگاری خوازی گەلەکەمان و سەرەتای قۆناغی سەرفرازی گەلی کورد بوو لەگەڵ هەنگاونان بەرەو پرۆسەی خەباتی شارستانی و پێکێنانی حکوومەت و پارلەمان یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی شۆڕژگەڕی جەماوەری ڕۆڵێکی بەرچاو و دیار و ئاشکرای هەبووە لە یەخستن و سازدانی جەماوەر بۆ ئەنجامدان و سەرخستنی ئەو ڕاپەڕینە مەزنە سەرتاسەریە کە بە خوێنی دەیان پێشمەرگەی شەهید و جەماوەرە کورد پەروەرەکەی کوردستان هاتە ئاراوە و لە سای ئەو ڕاپەڕینەدا حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان دامەزرا و گۆڕانکاری بەرچاو لە شێوازی ژیان و گوزەرانی خەڵکو و بەرەو پێشچوونی بوارە جیاجیەکانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و فەرهەنگی و فەراهەمکردنی ئازادی و پێکەوە ژیان لە هەرێمی کوردستاندا هاتە ئاراوە.